هەموو کاتێکتان باش بەڕێزان ئێستا دەست خەینە مێلکانەوە چکە هەندێک کەسێ ئەڵێگە دەست بەی لە هێلکەوە ئەوە هێلکەکە پیس ئەبێت یاخومێکە جارێکی کە ناچێتە سەری ئەمە 38 ئەمە 2 ئەوە 2 ئەوە هێلکەکانە ئەوە هێلکەیەکیشتان بۆ دەرێنم ئەیکەمەوە ناوی دوایی ئەوە ژمارە 2 بوو ئەمە ژمارە 8 ئەوە دەسێم لە هێلکەکان ئەوە ژمارە 7 و 12 ئەوە هێلکەکانە دەستیشی تێوەیەم ئەگەر دقەتیش بن هەمووی تەڵقی هێلکەکان زۆر بەیان نازانم ئەمە هێلکەی کردووە یان نا بەڵێ ئەوی هێلکەی کردووە ئەم دوێنێکی گوێتی نازانم ئەوە یەک هێلکەی پیایە ئەوە هێلکەکەیەکی ئەیکێنەوە ناوی سەریەکیشی کەش ئەوە دانایە بەبێت چوو ئەوە ژمارە 43 ئەوە دەچێم لە هێلکەکانی ئەوەتە ئەمە ژمارە 25 و 3 ئەوەش هێلکەکانێکی ئەوەتە ئەوە دەستی پێوەیە چیتر ئەمە ژمارە 4 و 14 ئەوە ژێرگەکانی ئەوە هێلکەکەی بە ئارەزوی خۆم دەستی پێوەیە سەیرەکەم زانین کامە چۆتەوە سەر هێلکەکانی ئەوە ژمارە 8 چۆتەوە سەر هێلکەکەی ئەوە ژمارە 4 و 21 چۆتەوە سەر هێلکەکەی ئەوە ژمارە 2 چۆتەوە سەر هێلکەکەی ئەوانیکە 4 و 43 چۆتەوە سەر هێلکەکەی ئەوە 8 چۆتەوە سەر هێلکەکەی کوتمان 12 چۆتەوە سەر هێلکەکەی ئەوانیکەش خەریکی دانخواردنن لە 100% هیچ کێشەیەک نییە ئەگەر دەستکاری هێلکەکان بکەیت بێچووی تیابی هێلکەی تیابی هیچ کێشەیەک نییە و زۆر سوپاس